بەڕێزان بەرنامەی گەشتوان ئەمڕۆ لە مێرگەسوورین زۆر بە باشم زانی سەردانی بنکەی بەتالیۆنی ژینگە پارێزی دەڤەری بارزان بکەین لە مێرگەسۆر لەبەر ئەوەی کە ئەمان زۆر بە ئاگان لە ژینگەی ئێرە ئاگان لە هەموو شتێکە ژینگەی ئێرە بەو جوانی کەماوەتەوە ئەمان خەمخۆرێکی ژینگەن بەڕاستی بۆیە حەزەکەم لەگەڵ ئەم بەتالیۆنە بچینە ناو ژینگەکە و ئەو شتانە بەسەرکەینەوە کە ئەمان جوانی پاراستویانە و بەردەوام ئەی پارێزین. کاک حەسەن کاکپەیان فەرمونون با بڕۆین لێرە بۆ ژینگە. باشە سەرسەوە بەس پێشی بڕۆین لێرە کارێکە چیوی لە شاخە بەر ببوو ڕانیشکا بوو هاوڵاتێکی دەڤەرەکەمان گرتی و هینایە ئێرە ئێمەش تەداویمان کردێ و دەرمانمان کردێ و ئەگەر بچین تەماشاش لێ بکەین لەگەل گرتنی دوو کەوی ڕاوکردن با پێشانی یعنی ئێوە بەدە لە پاراستنی ئەو ژینگەیە تیماریش دەکەن تا ساڕێژە بێتەوە دوای ناو ژینگەی خۆی. ناوچەی پارێزراوی دەڤەری بارزان دەکەوێتە سنووری قەزای مێرگەسۆر و سەربەیدارەی سربەخۆی سۆرانە. دەڤەری بارزان لە باکوور لەگەڵ باکووری کوردستان، لە ڕۆژهەڵات لەگەڵ ناحیەی سیدەکان، لە باشوور لەگەڵ سۆران و لە ڕۆژاواش لەگەڵ پارێزگای دهۆک هاوسنوورە. هێزری ژینگە دۆستی دەڤەری بارزان یەکێک بووە لە چاکسازیەکانی تەکیەی بارزانی بەڕابەرایەتی شێخ عەبدوسەلامی بارزانی لە سەرەتای سەدەی 20م. هەروەها لە سەردەمی شێخ ئەحمەدی بارزان چاکسازی زیاتری بۆ کرا و ژینگە پارێزی لەم دەڤەرە بووە بە کولتور. دیارترین دارەکانی ئەم دەڤەرە بریتین لە بەڕوو، قەزوان، مازین، کرۆسکی کێوی، چنار و بی. دیارترین باڵندەکانی بریتین لە کەو، پۆڕ، داڵ و هەڵۆ و جۆرەها باڵندەی دیکە. هەروەها دیارترین ئاژەڵەکانی بریتین لە ورچ، گورگ، کەمتیار، ڕێوی، بزنەکێوی زاگرۆز، شفری نایاب و پڵنگی کوردستان و پشیلەی کێوی. ئەزانی بەڕاستی تامی ئاومان بیر چۆتەوە ئەو تامی ئاوە ئەو ئاوە سازگارە شیری نەخۆشە خۆمان کوشتۆ بە ئاوی دەبە ئەو کەی تامی ئاوە بیرمان چۆتە تامی ئاو کامەیە ئەمە تامی ئاوە جاسارد فێنک شیرین بەڕاستی جا پڕە لەو کانزایانەی کە لەشی مرۆڤ پێویستی پێێتی یەک دنیا کانزای سروشتی تیانەوەم ئاوەکە لە ئاوی دەبەکانە بڕوا ناکەم هەبێت. Kurdistane
دستانه امی شرده کنشی بوده داخل لاسکین بن دستانه کردستانا خیر و بیرم می پترول زیب و زیرم دشت و چیم زوزانیتم هلینا پهلنگ و شیرم ئەم کەژووچێوە خۆشەی کە لێرە ئەیبینین ئەم هەوا پاکە فێنکە ئەم ئاوە سازگارە نهێنیی لە پشتەوە ئەم سروشە واهی بە جوانی ماوەتەوە کاک حەسەن جان باسی نهێنی پاراستنی ئەم ژینگەیمان بۆ بکە لەگەڵ ئەرکی بەتالیۆن لە چۆنەتی پارێزگاریکردن لە ژینگەی ئەم ناوچەیە نهێنی لە پشت ئەوەی کە ماوەتەوە تەبان شتەکە سروشتی و ئیلاهیە یەکەم بەڵێ دووەم چەند ساڵ پێش 100 ساڵ پێش شێخێنە بارزان ئەو ژینگەی منتیقا بارزان بە پەیامێک پاراستیە نەوەک بە سیلاح و نەوەک پەیامێکی کۆمەڵایەتی پەیامێکی کۆمەلایەتی تەندروستی ژینگەیی کە پەیامیان لە خەرچی خۆدایە پەیامەکە ئەو بووە ژینگەی بپارێزن داری تەڕ نەبرن ئاژەلی چوی نەکوژن و کە و ئەوانە نەکوژن چۆن درێژکردنەوەی ئەم ئەرکە ئێستا بە ئێوە سپێردراوە ئەوسا لە پەیامە کۆمەڵاتیەکەەوە ئێستا بۆ پێم وابێ پەیامە یاساییەکەیە ئێوە لە ڕووی یاسایەوە چۆن ئەتوانن ئێرە بپارێزن یەکەم جوابا پرسیارایەکە متدەمەوە کە پەیامەکە لە خەرچ و کۆمەلگای چۆ خەڵکەکە بە خۆی پابند بوو یعنی سەتان و هەتێ خەرچی منتیقا بارزان یعنی بێ جیاوازی پابندی ئەو ئەمر و فەرمانانە بوو کە لەسەرتر هەم لە سوودی خۆیان بوو کە ژینگەی منتیقەی خۆ پارێزن هەم ئەمری شێخێنە خۆشان جێپەجێ کرد ئێستاش کە زروفەکە گۆڕایە طبعا هەندێک ئیمکانیات و خەڵکەکەش زۆر بووە ئێستا بەتەلیۆنێکی ژینگە پارێزی لە منتیقەی بارزان هەیە هەمان بەتەلیۆنەکە ئەسکەریە بەس ئەرچی ژینگە پارێزی پێ ئەکرێت ئەو ئەرکە ڕۆژانە چی ئەکەن ئەو ئەرکە ڕۆژانە کە ئەمە لە هەموو ناحیەکان نقطەمان هەیە لەقمان هەیە و لە سنتەری مێرگەسۆر بارگای بەتەلیۆنمان هەیە تەوجیهات و ئەوامر لە مەوەرەگرن مەش لە سەرتوی خۆوەرەگری طبعا ئەرکێمە چاودێریکردنە عامی منتیقێ لە ڕووی ژینگەیەوە پاراستنە ئەو دار و درەختەی کە لە ڕووی بڕین و شێواندنە دار و درەختە لە ڕووی ئاژەلەوە پاراستنە ئاژەلە ینی ڕێگریکردن لە کوشتنە ئاژەلە و لە هەمان کات ئەگەر مەفرەزەکانی ئێمە دەرەچن یان خەرچی منتیقەی ئاژەلەکی چیویان دیت ڕانیشکایە نەخۆشە جەماعەتێنەمە طبعا دێ مەفرەزە هەنێرین و دێچن لە چیاش هەتا پە پشتێ مەسە 2 ساعت 3 ساعت پەمەلێتینەوە و نمونەکش من پێشانێت ودا کە ڕانیشکا بوو تیمارەکەن لە باسی ئەو کردکەواتە بەدەر لە ئەرکوماندووبوونی ئێوە کەسانیش وەکو ئێوە چاودێرن بە ئاگان ئەوە چۆن باسی و خەڵکەشمان بۆ کە چۆن هاوکار لەگەڵ ئێوە حتمما ئەو خەلکەی لە منتیقامە هەیە ینی گوتم سەتان و هەتی هەمان ئەو سۆز و درسۆزەی کەمە هەیە لۆ ژینگەی خۆمان ئەوان زیاتریان هەیە ینی خەلکێک هەیە زۆر لەمە پەرۆشی ژینگەیە ینی خەلکەکە بە حەقیقەتەن گەشتا و ئاستەی مستەوایی کە بەخۆ لە ماری خۆی ژینگە پارێزە
کەیتە ژینگەیەکی وە هەر لە خۆتەوە دڵی خۆشە بێ هێز مشکلەیەکی بیرنامێنێ ئەو دەنگی تەیر و تویرە ئەو دەنگی زیڕەزیڕی زەردەزی ڕە و ئەوانایەت جەرێکی زۆر خۆشە کاک تەیبیان ئەو کللتورەی کە ئەم هەمووشتە پێکەوە ئەم هەموو ژیانە لە پەپولە لە حەشرات لە چۆلەکە لەم گوڵانە لەمە ئەو کللتورە چۆن هاتووە و چۆن گەشتووە بەمە کاک پشکو لەوانەیە دوو پرسیارە خەڵکێکی بکەیت ئەو ژینگەیە چییە بەرهەمی چییە دەبێژی کللتورێک مەیە هەی باشە ئەو کللتورە و پەیدا بوو کوت بوو جەیەکی دینیە لێرە هەیە ئەو کللتورە 100 ساڵ پێش ئێستا 100 ساڵ زیاتر لە ساڵ 1940 کە شەهید شێخ عەبدولسەلام کۆتایە ژیانەوە بووە شەهید بووە دەستی عوسمانلیە ژیانە خۆدا ینی سەردەمی خۆدا ساڵێت هەفتێ و هەتا چاردێ کللتورێک بەردەست کرد کللتورێ بەردەست تەکیا بارزان سەرکەتنا کللتورە ڕێزگرتن بووە لە ڕێبەرت بارزان و تەکیا بارزان یعنی ئەوان ئەهدەکیان هەبووە زۆر ڕێنمای دێتە ناحیە کۆمەڵایەتی ناحیە ژیانێ ئەوانە هەبووی حتا لایەنێ خۆپاراستنێ یعنی لاانی لەشکری وە پەیمان ئێک لوانیش ژینگەشیان پەیدا بوو ئەویش پۆلێنکردنا دارا بوو یعنی ئەو دارە بۆ فلان باشە ئەوها ینی هەموو پۆلێنکردن چییە ئەگەر ئەم بین بەرە خۆگەن جیهانێت تشتێکی هەیە بینە تەنمیل مستەدامە ینی پەرەپێدانی بەردەوام یەکەم شت دەبێت و تشتا پۆلێنکەی ناحیە عەلمیوە بچێنەوەی کە پۆلێنکرا ئەرکی هەر دارێک ویان سوودەکانت هەر دارێکی هاتە دیارکردن قەزوان چەرەزە خواردنێکی دروست کرد پێ کە کوشمەت بێنێ سابوون لێ دروست کرد بەڕوو بۆچلووی بۆ ئەلەفە مازین عینی تشت من یە مۆلای تۆ قسەمان زۆر بێکەوە حەزەکەم سمۆلای کاگنێچیرێک پرسیاری دەکەم و یە مۆلای جەنابیش باشە کاگنێچیر حەزەکەم یەکشتم بۆ باسکەی کە زەحمەتترین شت کە ئێوە لەو ئەرکا هەتانە چیە تووشتان ئەبێت وڵایی دەرچۆنەکە هەموو زەحمەتن مەفرەزەکان بەس لە هەمووی زەحمەتر ئاگرەکە زۆر نەخۆشە باشە زۆر ڕوبەڕووی ئاگرکەوتنەوە ئەبێت ئێرە ئەرێوەڵە زۆر تقریبا هیچ شاخن برندن هەتا ئەچین کوژینینەوە لەوانەیە 4-5 ڕۆژی پێ بچی هەندێک هەفتێکی پێ بچی زەحمەت خەڵکی ناوچەکە هاوکاری خەڵکیش وەڵا هاوکارن بەرێوەڵە ئاسان ئەتوانن دەستی بەسەرا بگرن زۆر زەحمەت بەخوای هەندێک جێ زەحمەتن جێ بلەن شاخەکان ئەدەواتێک پامپن زۆربەی پامپن بە پامپەکان ئەکوژینەوە دەست خۆش کاگوشاریان ئێوە ڕۆژانە کە دەرئەچن بۆ ئەرکواجب تەنها خۆتان پارێزگاری لەم ژینگەیە ئەکەن یا خەڵکیش هاوکارتانە ئەگەر شتێکی وا هەیە ئەتوانی نمونونەکەیم بۆ باسکەی بەێ ئەمە ڕۆژانە یعنی بۆ مەفرەزەر هەر حالەتەکی ئەمرمان پێکرا ئەمە دەچین مەفرەزەکانمان دەبین هەموو شوێنەکان خەڵک هاوکارە هاوکاریش نییە یعنی خەڵکی باش لە هەموو شوێنەکە و لە هەموو جاش باش خراپی هەر هەیە ئەمە پێ خۆشە خەڵکیش هاوکاری ئەمە بیتن و لە هاوکاری خەڵکی ئێرە ڕازیت بەلێ ڕازیم ئەو مهمە ڕازیم بۆ ئاگرەکان ڕاستی زۆر یعنی پێم خۆشە دەوروبەری گوندەکان هەر هەموو هاوکاری ژینگەی بکەن چونکە ئەرکی ژینگەی ئەرکێکی زۆر قورسە لە ڕووی ئاژەڵی کێویەوە هاوکاری هەیە بەلێ خەڵکی بەخۆ خەڵکی ئەو ناوچانە هەر بریندارێک بیتیان هەر نەخۆشێک بی هاگەدارمان دەکانیان خۆی داهینە بە تەلۆنی ئێمەش چارەسەری دەکەین با باسێکی ئاو بکەین سەرچاوی ئاو من کە بێرە هاتم کانیاوێکی زۆرم بینی ماشەڵای لەبێ ئاوێکی زۆر کانیاوێکی زۆر لە هەموو شوێنەکە ئاو ئاهاتە خوارێ و ئاوێکی فێنکی سازگاری پاک تام خۆش ئەی لە ڕووی ماسیەوە بەروبوومی ماسیەوە چۆنە ڕاوکردنی ماسیەوە ئەو مە باسکە کاک پشکۆ جارایکێمە بەحسی قۆناغا ئەیکێ کرد زەمانە شێخ عەبدولسەلام ئەو پرسیارەتەلمە کردی قۆناغا دوێ زەمەنێ خودانێ بارزان شێخ ئەحمەدی بارزانی لوێرێ پێشکەت ژیان پێشکەتتر بوو چەک زیاتر بوو تەقەمەنی زیاتر بوو ئامێری ڕاوی زیاتر بوو ئامێری ڕاوکردنا سەرچاوێت ئاوێ مەسەن ماسیوانە زێدەتر بوو ڕاو هاتە قادەغەکردن دار بڕین مەحدود کرد ڕاوە ماسی قەدەغە کرا و چ ماسیێک بە دەرمان و بە قومبەلە و
تۆڕێت گشکە و ئەوانە نێنەگرتن سەر ینی نەمەتێکی بێزەرەر بمێن ئەچمە لای کاک مەزەر و هەریەمەوە لای جەنابی شت مۆزوعمان زۆرە کاک مەزەر جەنابەت وەکو موزیسیانێک وەکو گۆرانی بێژێک وەکو هونەرمەندێک هەڵبەتە هونەر هەڵقوڵاوی سروشتە جەنابەت لێرە کە پارێزگاری لەم ژنگێکە ئەومان بۆ باسکە چۆن وەکو هونەرمەندێک پارێزگاری لەم ژنگە جواناتی هونەرمەند خۆی ئیلهامەکانی هونەرمەند لە سروشتەوە دیت و با بڵێن بانجی هونەرمەند ئەوەی کە لە خەیاڵی خۆی ئەڵێ ئەوەی کە بە شعر ئەڵێ ئەوەی کە بانگەوازی ئەکە بە ساڵان کە ئەڵێ شوێنێک هەیە لە بەهەشت ئەچێت ئەویش سروشتە ئەو سروشتە ئەوەیە کە واقعێکی ینی واقع ئەوەتە لە خەیاڵەکانی هونەرمەند ئەوەی کە هونەرمەند بە خەیاڵت دەیگوت ئێستا ڕاستی ئەوەتە سروشتە پێویستە هونەرمەند بە هەموو هەند بەستران هەند بە ئاوازەکان بە هەموو شێوەیەک پارێزگاریدا سروشت بکە کاک تەیبیان تەوەرێکی ترم هەیە باسی بکەم ئاژەڵێکی ئەم ناوێ ئەم بانەیە کە لە بنکەکە بینیم بزنەکەوەیە کارمامزێک قات بەسکەی بوو قاتی شکا بوو چاکتان کردبووە ئێوە بەدەلۆی پارێزگاریەکەن هەستەکەم دکتۆریش ئەکەن ئەوە تا قاچی چاک ئەبێتەوە بەڕای ژنگەیەکەن حەزەکەم باسی ئەوم بۆ بکە بۆچی ئەوواکەن چۆن گەشتم بۆی کە دکتۆریش بکەن بەێ ئەم نە دکتۆریە ناکەن ینی مە بەیتار هەنە ئەم بینە نگت بەیتارە چێت کرد هەندێک جارە نەخۆشی هەنە کێتێتانەوە مختبەر مرکزی ینی بێژین تاعونێک بێهات ژمارەێکی زۆر مرد مختبەر مرکز چەند ساڵ پێش نوکە مختبەر مرکزی ئازەکە حکوومەتی و موافقەتە حکومی هاتن کۆری براون لەوێ بە دکتۆرە کۆری براون فحوص مختبری تننا و ام نمونه بتنیرین حیوان نخوش تنیرین انجام دیارت و حتی وقتی که هم چون اکادمیا جینگ میونی خاطن دو پروفسوریان هم نیره یعنی او نخوشی و مترسی داره طاعون انجام توی هبون سرچاوی مدیته و فحصا جینات بوهاته کردن سرچاوی کریه یعنی او دشته مدیریت بایتر هولیری کاتم ئاژەڵێکیانەش دووچاری نەخۆشی ئەبنەوە و بەڵام چارەسەریش ئەکرێن چارەسەر نەخێر سروش چارەسەرە خود کرد بەس دەبی ئەمە بزانین ئایا ئەوە مەترسی هەیە بوو سەر حیوانی خەلکی مەسەلەن طاعون ئەگە حیوانێکی ویگرت ئەو لە وەرگە حیوانێکی چۆندەری خەلکی توش دەبی سروش خود چارەسەرە خود کرد يعني وقتی نخوشی بلاگه دبی حیوان نما دوای دبی پیدا بو برگری و بس مدیریت بایطاریت حیوان خلقی تلقیحات کرد دا او زررا نو حیوان کیوی که سروش چاره سر خود کرد و دورانه کی سروش ده نگت نو حیوان خلقی کی یعنی او آبوری او سروشتیه او خوش چاره سروش هموش تکی خود توازن کرد و خو هاوسنگ کرد و خود چیت کرد و کارساتش خو قطار کرد دست خوش زور سپاسی و دارم ام سروشتر پارێزراو بێ بۆ هەموو جانەبران و بۆ مرۆڤەکانی والله من داواکە گەل بەرنامەیان گوتشتێکی زیێدەکەم ئەس داوای زانکۆی هەرێمی دکەم یعنی قوتابیت بەشی ژینگەی مێ هەی بەشی زانستەکان مێ هەی ئەم زانایەک نابینیم بێت لێرە لێکۆلینێکی علمی سەعرد واقعیرە بکات لێکۆلین و بحوث ناو چار دیوارە دەبڵا بێتە دەری بێتە ناو سروشتی مەرە دام خزمەت و هەرەوە نیوەنی من بزانم تاسا هیچ لێکۆڵینەوەیەکم نەبیستۆ لە زانکۆ کرابێت تەلەڤیزیۆن زانکۆ کردبێتی دەستەکانە خۆش بێت زۆر سپاس زۆر داره من دیت یک لبت بشناوی بلند رو بکن و گل شمسی داره من دیت یک لبت بشناوی بلند رو بکن و گل مثل اولدان گوریب سردن ev kedriya bu min derdu kul جەنابی عەقید کاک حەسەن باسمان کرد کە ئێرە نهێنی پاراستنی ئەم ژینگەیە لێرە لە چیەوە هاتووە چۆن هاتووە پەیامەت جەنابەت پەیامەت چییە بۆ خەڵکی ئێرە بۆ پاراستنی ژینگەی ئێرە پەیامم لۆ خەرچی دەڤەرە بارزان بە گشتی هەمان ئەو پەیامەیە کە کو پێشتر پەیام لە شێخەکانی بارزان هاتیە و ژینگە پێ هاتە پاراستن و
پابند بووینە پەیامم ئەوەیە هەر درێژە پێدەرێ ئەو فەرمودانە بن هەر لەسەر ئەو ژینگە پارێزیە بەردەوام بن و بەردەوامشن بەس زۆر حەزەکەم و داوا لێ یەکەم طبعا جیلی دوایە ئێستاش پێم خۆشە تێبگەینن کە پاراستنا ژینگەی لۆ چییە ینی بڕینەدارەشی ڕەنگە سوودێ دە ڕۆژە هەبیلۆ سۆتاندنێ بەسمانەواوێ احتمالە سوودێ 100 ساڵی هەبیت ینی چەند کەسای هەبیت ئێسمە بە تایبەتی کە هاتین هەر لە دەستپێکمانەوە کە هاتین لە ڕێگە کۆمەڵی گەزمان بینی ئێوە جەنابتان ڕێنماییتان پێەیە ئەگەر ڕێنماییتان پێنیانە هەڵبەتە ئەوان هەڵگری ئەو پەیامە بوونیان لە ئێوە ئەجا هەڵگری ئەو پەیامە ئەبن ئەم جی لە نوێی کە ئێستا جەنابیشت باست کرد وڵی ئەو جیرێکە بە خۆشت دیت و بە خۆشم دیت ئەمان زەماعاتێ ڕێنمایان کردن و کە ڕێنمان کردن ڕاستی جێپەجیان کرد ینی وەریان کرد بەستەبی کەسێک هەبیت ئەو گەنجانە تێبگەینیت ینی جیهاتێک هەبیت ئەو گەنجانە تێبگەین کە بەرێ ژینگە پارێزی شتێکی زۆر پیرۆزە ئەمە وەکو گەنجی ئێرە و وەکو دانیشتووی منطقی دەڤەرەکە ئەی پامت چییە بۆ ئەو گەشتیارانە یان ئەو کەسانی کە میوانن لێرایان بە سوڵفا بێراتی ئەپەڕن پامت بۆ ئەوانە چییە کە چۆن ڕێز لە ژینگەی ئێرە بگرن پەیامم دوو ئەو نەفەرانە ئەو میوانە بەڕێزانە ئەوەیە کە سەردانی دەڤەری بارزانەکەن کە دەڤەرەش پیرۆز و پارێزراوە کە پێشتری مەش پارێزراوە لە کە سەردانی ئێرەکەن حەزەکەم بە هەمان پیرۆزی تەماشا بکەن و حەزەکەم پەپەی ڕێنمایی و دابوونەری تێ منتیقەمە هەلسوکەوت بکەن طبعا لۆ نمونە مەسەڵەن کە چەند گەشتیارە گەنج دێ پێکەوەێنە جێکی گەشتیاری لۆ سیاحی طبعا پاشماوەی خۆ لە دوو خۆپەجە نەهێرن ئەو پاشماوەی کۆ بکەنەوە تا علاگەیچکەن یان تەگە خۆ بنەوە یان ببن نێزیکترین شوێنێک کە جێک ئەو شتێ لێ فرێدن لەوێ دابنین دەستخۆش زۆر چاکە یەک پەیامی کۆتایی ئەوەیە کە وەکو ئێمە ئەزانین ئەم ژینگە جوانی ئەم دەڤەرە بە قەول و گفت و پەیامی شێخ عەبدولسەلام شێخ ئەحمەد بارزانی ئەوان هاتووە بۆ ئێرە ئایا ئەکرێت لە ناوچەکانی تری کوردستان بەتایبەت ئێستا لە سلێمانی لە ناوچەی قەرەداغ بە هەمان شێوازی ئێرە سروشتێکی جوان لە دێر زەمانەوە چەند کەساتێک پاراستویانە و نایەڵن دەست درێژی بۆ بکرێت ئەکرێت لە چەندین ناوچەی تر وەکو شارە زۆر کەڵاک پشدار با بڕوانینە سنە مەهاباد قامیشلۆ با بچین بۆ دیاربەکر ئەکرێ چەند کەساتێکی تر وەکو ئەم کەساتیانە دروست بن ئەوانیش بتوانن لە ڕێ کەساتی خۆیانەوە ژینگی ناوچەکانی خۆیان پارێزن پامی ئەوە چییە؟ وەڵی پەیامی ئەوەم خۆی ئەگەر کەسایەتیش درست نەبن تاک خۆ درست بکەێت ینی تاک خۆ درست بکەێت و تشتێکی دیکە ئەگەر درست ببیت و پەیاما من ئەوەیە و ینی هیوایەتشم ئەوەیە کە لە بەشی پەروەردە ینی لە پەروەردەی لە سەفێنە بیدایەت خەرچێمە قوتابیێمە لە هەر چار پارچی کوردستانێ دەرسێک هەبی یا ژینگەیی بیت ژینگە پارێزی بیت ڕەنگە ئەو پەیامە کە وەختی خۆشێخ عەبدولسەلام و شێخ ئەحمەد دایلۆ خەرچێمە کە بە یەک پەیامی وەرگیرە ڕەنگە خەرچی هەوڕۆ ئەو پەیامی وەرنەگرن ئەگەر کتابێک بی دەرسێک بیت احتمالە هەی ئەوانش بێنە سەر ئەوێ ڕێ و زۆر سپاس دەست خۆش زۆر سپاس. کۆمەڵک پێشمەرگەی ژینگە پارێز ژینگێکی تابڵی جوان و ڕەنگین دەڤەرێکی تابڵی پارێزراو ئێمەش با دەڤەر و شوێنەکانی تری کوردستان ئەوە بپارێزین ئەوە سروشتەکەی بە جوانی بێڵینەوە تا ئەڵلقێکی تری بەرنامەی گەشتوان هەر شاد و بەختەوە بن. ئەو چاوێن ڕێشمەکل داوان لەسەر بانە ڕاوەستەوان تاخو عالا مهل دان تاقی گلال دستان
کوردستانی دلالم هر کستی من دخوازی از پرشوخ و شبالم من دنگ